باسی پێشوازیکردنی خوێنکارە نوێیەکانەکەین کە لە زانکۆکانن و ئەمساڵ چاوەڕێیەکەم بچنە ئەو کۆلێژانەی کە بە ئارەزومەندانەی خۆیان نوێخ بە هەوڵ و توانای خۆیان هەوڵیان بۆیەوە کە بتوانن لەوەیە بخوێن و درێژە بە سیستەمی خوێندنی خۆیان بن بەڵام ئەوی کە گرنگە ئەو پرسیارانەیە کە ئایا خوێنکار بە چی پێوەرێک دەتوانێت بچێتەوە بەردەم سیستەمی خوێندن لە زانکۆکانە و پلانی زانکۆکان چیە بۆ خوێنکاران بە تایبەتی ئەوانەی لە دەوامی بەیانیانە یاخود لە دەوامی ئێوارانان و ئەبێ خوێنکاران چۆن خۆیان ئامادەکەن ئەو داواکاریانە چییە کە لەسەر خوێنکارە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەختیار بێت بەڕێوەبەری تۆماری گشتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە وەڕێ زانستا لە ستۆتی لای من میوانە دکتۆر جان بەخێر بیت و بانی باش بێت دکتۆر سپاسبانی بەڕێستان و تەواوی بینەرانیش باش زۆر بەخێر بیت دکتۆر با باسێکی پێشوازیکردنی ئەمساڵکەین بۆ خوێنکارە نوێیەکان لە زانکۆ ئەمساڵ چه گۆڕانکاریەک بەتیەکرێت زانی کە ساڵانی ڕابردوو لەوانەیە گۆڕانکاری زۆر گەورە ڕوویابێ بەهۆی ئەو ڤایرۆسەوە بەڵام ئەمساڵ لەوانەیە ئاسانکاری زیاتر کرابێت ئاسانکاریەکان زیاتر خۆی لە چیا بینێت بەڵێ لە ماوەی ڕابردووە بێگومان پرۆسەی زانکۆلاین و پێشکەشکردنی فۆرم دەستی پێکرد لە 12 ڕۆژی ڕابردووە مەڵبەندە ڕاوێژکارەکانی زانکۆکانی تەواوی هەرێمی کوردستان یانی تەواوی زانکۆکان مەڵبەندێکی ڕاوێژکاریان هەبوو بۆ پڕکردنەوە و بۆ پێشکەشکردنی فۆرمی تایبەت بە وەرگرتنی خوێندکاران لەڕێی ئەم مەڵبەندە ڕاوێژکاریانەوە لە ماوەی ڕابردووە ئەو پرۆسەیە تەواو بوو خۆشبەختانە پرۆسەکە بەسەرکەوتووی ئەنجام درا و دوێنێ 12 شەو پرۆسەکە ڕاگیرا کاری لە ئایندەمان ئەوەیە کە ئەم خوێندکارانە لەم پرۆسەیە ئەنجامەکانیان ڕابگەینن کە لە ئایندێکی نزیکدا ئەنجامەکانیان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستیەوە ڕاگەیەندرێ کاری تەواوکاری ئەم مەڵبەندە ڕاوێژکاریانەی زانکۆکانی زانکۆ حکوومیەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەو خوێندکارە نوێیانەی وەرەگیرێن لە زانکۆکان پێشوازیان لێکرێ و بە شێوازێکی باش ڕوو ئاراستەی ئەو بەش نوێیانە ئەکرێن کە لێ وەرگیراون و لە هەموو لیژنە پێشوازیەکانیشدا نوێنەری خوێندکار هەیە بۆی هاوکار بێ لە پێشوازیکردنی تەواوی خوێندکارانی نوێ بۆ زانکۆکان و ئەم ساڵش کارێکی نوێ ئەوەیە کە ئێمە لێرە شەوجاریشتر جەختەکەینەوە کە هەموو خوێندکاران پێویستە پێکوتەی تایبەت بە ڤاکسینی تایبەت بە دژە کۆڕۆنا بەکاربێنن چکە لە 16 دەشەوە بە فەرمی ئێمە دەرگای زانکۆکان کراوەیە بۆ پێشوازی لە خوێندکارانی پۆلی 2 3 و 4 زانکۆ کە بەشە ناوخۆیەکانی شەکرێتەوە پێویستمان بۆیە کە بەڕاستی خۆپارێزی ئەنجام بدەین. خوێندکارانی قۆناغی یەکەی دەست بە داوامەکەن هیچ بڕیارێکەیە لەسەرەوە بەپێی ئەو پرۆسیەسە و ئەو سکێچوەڵەی دانراوە لەلایەن زانکۆکان و وەزارەتی خوێندنی باڵاوە و پێشبینی ئەکەین کە لە ماوەی کۆتایی ئەم هەفتەی ئایندە ناوەکان ڕابگەیەندرێ لە نێوان 25 بۆ 11 بە فەرمی دەوامی ساڵی نوێی خوێندنی پۆلی 1 دەست پێ. باشە دکتۆر ئەگەر خوێندکارێک وەک خۆت باسی لێوە کرد زانکۆلاین وەستاوە خوێندکارێک لە کاتێکا کە ڕائگەیەندێت لە چ بەشێک لە چ کۆلێژێک وەرگیراوە بەڵام ئەو بەش و کۆلێژەی خۆی بەدڵ نەبێ چۆن ئەتوانێت دواتر گۆڕانکاری لەم بەشانەیە بکە؟ خۆشبەختانە وەزارەتی خوێندنی باڵا ساڵانە چارەسەری بۆم گرفتەش داناوە ئەویش ئەوەیە لە کاتی ڕاگەیاندنی ئەنجامەکان خوێندکار پێویستە سەرڕای ئەوەی کە بڵین بەدڵیشی نەبێ یەکەم جار خۆی تۆمارکار لەو بەشەی کە ناویەتەوە ببێ بە خوێندکار دوای تۆمارکردنی ناوەکەی ڕاستەوخۆ ئەتوانێ داواکاری پێشکەش بکات کە ئەمەشیان بە ئۆنلاین ئەم ساڵ ینی بڵین نوێگەریەکی تایبەت هەیە بە پرۆسەی دابەزینی خوێندکاران بۆ خوێندکارانی نوێژ ینی ساڵانە بۆ 2 ساڵە بێ بۆ خوێندکارانی پۆلی 2 3 و 4 ئەنجاممانداوە بەڵام ئەم ساڵ بۆ خوێندکارانی تازە وەرگیراویش ئەپلیکیشنێک بەردەستە بێ کە لە ماڵی خۆیەوە ئەتوانێت بە داوای گۆڕینی شوێن و دابەزینی بەشەکەی بکە بە شێوازێکی ئەلکترۆنی بەڵام دوای تۆمارکردنی ناوەکەی. زۆر باشە. لەگەڵ ئەوەی کە خوێندکاران دکتۆر ئاگادارەکرێنەوە لەوەی کە لە چ بەشێک و لە چ زانکۆیەکیش ئەم خوێندکارە ئەتوانێت بەردەوام بێ لە خوێندنەکەی خۆی دوجار هەندێک لە خوێندکاران ڕخنەی ئەویان هەیە کە نەگونجاردنیان لەگەڵ شوێنەکەیە بۆ نمونە خوێندکارێک هەیە لە شاری سلێمانیە لەوانەیە ناوی لە زانکۆی چەرمۆ بێتەوە ناوی لە زانکۆی هەڵەبجە بێتەوە یاخوبات پێچەوانەوە ئەوان ناویان لێرە بێتەوە گرفتی شوێن و هات و کوێیان هەبێ چی ئاسانکاریە کراوە لە زانکۆکانەوە بۆ ئەم خوێندکارانە ئایا ئەتوانن بە شێوازێ لە شێوەکان بە پێی گونجاندن شوێنەکانیان بۆ ئاڵگۆ بکەن؟ بەڵێ طبعاً دوو چارەسەر هەیە ساڵانە ئەم دوو چارەسەرا خەینە ڕوو کە هەمیشە ئێمە پێش ئەوەی بیر لە چارەسەر بکەینەوە لە پرۆسەی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلایندا ئێمە داوا لە خوێندکارانەکەین تکایە ڕەچاوی دوو خاڵی زۆ گرنگکە یەکەم ئایا تۆ خێزانەکەت یاوە خۆت
توانای ئەوەت هەیە لە دەرەوەی شارەکەی خۆت پەرە بە خوێندن بدەیت و بەردەوام بی لەسەر خوێندن ئەمە خاڵشی زۆر گرنگە. خاڵی دووەم ئەوەیە ئایا توانای دارایی خۆت و خێزانەکەت ڕێگە بەوادەن لە جۆرێکی خوێندنی بە خۆڕایی نەبێ یا خودت بڵین خوێندنی گشتی نەبێ خوێندنی ئێواران و پەرەلێل بێ تۆ تاو خوێندنی خۆت تەواو بکەی. ئەمە دوو خاڵی زۆر گرنگە ئێمە هەمیشە داوا لە خوێندکارانەکەین، بەڵام بەداخەوە سەرڕای ئەوەش هەندێک جار ئەم گرفتانە دروستە بێت کە خوێندکار پەشیمانە بێتەوە لەو شوێنەی کە ناویێتەوە. بۆیە چارەسەرکردن دوو چارەسەر خراوەت ڕوو. یەکەمیان ئەوەیە کە بە شێوازی سکاڵا ئێمە سکاڵای خوێندکاران وەرەگرین ڕاستەوخۆ لە ڕێی ماڵپەڕی زانکۆلاینەوە لە ڕێی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستیەوە ئاڵوگۆڕی شوێنەکانیان بۆ کرێ بە پێی گونجاندنی کورسی ماوە لەو شوێنانی کە داوای ئەکەن لەگەڵ نمرەکانیان بگونجێ. ئەمە خاڵیشی سەرچیە. خاڵی دووەم ئەوەیە کە گۆڕینی شوێن بۆ ئەپلیکیشنە نوێیە داواەکە کە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بەڵام بە گونجاندنی لەگەن نمرەکەی کە بەدەستی هێناوە. زۆر باشە دکتۆر باست لە خوێندنی بەیانیان و ئێواران کرد. بۆ ئەم ساڵی نوێی خوێندن هیچ گۆڕانکاریەک بە تایبەتتر لە خوێندنی ئێوارانە کراوە. بۆ نمونە کۆلێژێک ساڵی ڕابردوو خوێندنی ئێوارانی تێدا ببێت، بۆ ئەم ساڵ ئەو کۆلێژە لە ئێوارانە نەمابێت، دواتر چارەنووسی و خوێندکارانە چی لێ بەسەرێت ئەگەر لەو شێوازە بوونی هەبێت. لە سنووری زانکۆی پۆلیتەکنیک با بڵێم لە زۆربەی زانکۆکانیش هەندێک کۆلێژ و هەندێک بەش لە بەتەواوەتی لە ڕووی خوێندنی ئێوارانەوە کەم کراوەتەوە. هۆکار زۆرە. ئەو یەکێ لە هۆکارەکان ئەوەیە ئێمە ساڵانە داوا لە وەزارەتی دارایی و لە ئەنجومەنی وەزیرانەکەین بە سوپاسەوە لە ڕێی وەزارەتی خوێندنی باڵاوە کەوش ئەوەیە پێویستە دەسەڵاتی کارژێڕی و دارایی بگەڕێتەوە بۆ زانکۆکان. بەڕاستی ئێمە دوو ساڵی ڕابردوو تووشی گرفت و ینی کێشەی زۆر بووینێتەوە. ئەوش ئەوەیە خوێندکار کرێ خوێندنی خۆیدا، بەڵام ئێمە وەکو زانکۆکان دەسەڵاتی داراییمان نییە، ناتوانین وەکو پێویست ینی پێداویستی بەشەکان و پێداویستی تاقیگەکان و تەنانەت ماف و شایستە دارایی مامۆستاکانیش جێبەجێ بکەین. بۆیە هەندێک لە زانکۆکان بە تایبەتی زانکۆی ئێمەش هەڵوەستەمان لەسەر ئەوە کردووە و هەندێک بەش کەم کراوەتەوە لە زانکۆی ئێمەیە تەنها خوێندنی ئێواران لە بەشە کارژێڕی و تەکنەلۆجیەکانی پەیمانگاکاندان هەیە. ئەمەش هۆکارەکەی بۆ وەگەڕێتەوە کە دەسەڵاتی دارایی و کارژێڕی نییە و کە ئومێد دەکەین بگەڕێتەوە بۆی ساڵانی ئایندە ئێمەش چاپێخشانەوەی پیا بکەین. ئەو خوێندکارانەی کە زۆر کات بەهۆی گرفتێکیەوەی کە ناتوانن بەردەوام بن لەوەی کە ئەم ساڵ پارەیەکی باشتر بە تۆزێ لە ڕووی مادیشەوە با قسە بکەین ئەوانەی کە لە ئێوارانان هیچ چارەسەرێک هەیە بێنە دەوامی بەیانیان یاخۆ ئاڵ و گۆڕێ بکرێ لە شوێنەکانیانە ئەمانە چ بابەتێکن ئێوەگەر وەکو زانکۆکان قسەتان لەسەر کردبێ؟ طبعاً بۆ سێمین ساڵ خۆشبەختانە وەزارەتی خوێندنی باڵا داشکاندنی جێبەجێ کرد بۆ کری خوێندن لە پەرەلێل و لە ئێواران کە ئەمە دەستکەوتێکی گەورەیە بەڕاستی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. خاڵشی تریش ئەوەیە کە خۆشبەختانە لە کاتی ڕاگەاندنی ناوەکان کە ئەگەر خوێندکارێک بە پەرەلێل واتە کری خوێندنی بە بەرامبەر هەیە و خوێندنی ئێوارانش بە هەمان شێوە بەرامبەر بە کرێکی خوێندنی دیاری کراوە، ئەگەر خوێندکارەکە لە دوای ڕاگەاندنی ناوەکانی گریمان پەشیمان بۆ توانای دارایی ئەوە نییە بتوانێت کرێ خوێندن بات ئەتوانێت ئاڵوگۆڕی بەشەکەی بکات بە مەرجێ نمرەکەی لە خوێندنی خۆڕاییدا وەرگیراوێت. چکە بەداخەوە هەندێک جار ئێمەش پلانی خوێندن و ئەو بەش و کورسیانەی کە لە بەشەکانی زانکۆکانی هەرێمی کوردستان هەیە بەڕاستی لە توانای وەرگرتنی ئەو ڕێژە زۆری خوێندکار نییە کە لە وەزارەتی پەروەردەوە ڕوبەڕووی ئێمە کرێتەوە لە وەزارەتی خوێندنی باڵا نزیکەی ئەم ساڵ 63 بۆ 64 هزار خوێندکار ڕووی لە زانکۆکان کردووە کە بەڕاستی لە توانای وەرگرتنی زانکۆکانی هەرێمی کوردستانیان. بابەتێکە هەیە باسی ئەو بکەین ئەم ساڵ پلان چییە لە زانکۆکانە بۆ پێوەری خوێندن بۆ ئەو منهەجەی کە هەیە کە ساڵانی ڕابردوو لەوانەیە دەستکاریکی زۆر کرابێ لەبەرەوەی کە بارودۆخەکە نەگونجاو بوو. ئەم ساڵ لەوە بارودۆخەکە بەرەو ئاساییە ڕاتۆ ئەچێتەوە سەر ئەو سیستەمەی کە جاران هەبوو ساڵانە لە ناو زانکۆکانە یاخود چ پەیڕۆ پرۆگرامێک هەیە بۆ خوێندکار؟ بەڵێ لە دوایین کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەت جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە خوێندن لە ناو زانکۆکاندا بە شێوازێکی ئاسایی بەڕێوە ئەچێ واتە لە نێو کەمپەسەکانی هەموو زانکۆکان بەڕێوە ئەچێ و تەوان دوای خۆپارێزی تەواو و هەوڵەدەین کە خۆمان پارێزین لە نەخۆشی کۆرۆنا. بەڵام خۆشبەختانە هەندێک جار قەیران و گیر و گرفتی تەندروستیش شتی باشمان بۆ ئەهێنێتە ئاراوە. بۆ نمونە ئەو دوو ساڵەی کە ڕوبەڕووی کێشەی
نەخۆشی کۆڕۆنا بووینەوە وای لە زانکۆکان کرد بیر لە ئەڵتەرناتیڤی تر بکەنەوە ئەوش بۆ نمونە جێبەجێکردنی پلاتفۆرمەکان یاوەخۆ جێبەجێکردنی خوێنی ئەلکترۆنی لە ڕێی چەند پلاتفۆرمێکی ترەوە بۆ نمونەوەکو گوگل کلاسڕوم هەوڵەدین و داوا لە مامۆستاکان کراوە کە بە هیچ شێوازێک دەستبەرداری ئەو پلاتفۆرمانە نەبن بەڵام نابێتە جێگرەوە بۆ خوێندنی کامپاس بەڵکو هاوکارە بێ و یارمەتی دەرەبێ بۆ کۆنتاکتی نێوان مامۆستا و خوێندکار. زۆر باشە دکتۆر بەڕاستانۆک و بەڕێوەبەری تۆماری گشتی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پێمان بڵێ نمرەکانی ئەو کۆلێژانی کە ئەم ساڵە نێو زانکۆی پۆلیتەکنیکا هەیە بەشەکان لە چاو ساڵی پارە بەرزتر بۆتەوە یاخود دابوەزی ئەم ساڵ نمرە چۆن بۆ بەپێی ئەوەی کە تۆ زانیاری تەبێ ئەو پرسیارات توانم لە دوای ئەنجامەکان وەڵامی بەڕێزت بدەمەوە بەڵام پێشبینی ئەوە ئەکەین چکە ئێشتا ئەنجام دەرنەچووە جارێ ئێمەش زانیاریمان لا نییە نمرەکان بەرزە بێتەوە یان نزمە بێ بەڵام بەپێی پێشبینی خۆمان بە حکمیەوەی بەڕاستی بەداخەوە ڕێژەیەکی زۆر نمرە هاتووە لە پۆلی 12 ئامادەیی کە ڕێژەیەکی بێشمار لە 99 و زیاتر لە 99 ئەگەر نمرە زۆر هاتبێ کۆلێژەکان بەرزە بێتەوە ئەوە پێشبینیە ئەو ڕای شخصی خۆمە چکە هیچ ئەنجامێک لە بەردەستی منانیە و ئەنجامەکان کە ڕاگەیەنرێ ئەوانەمان بۆ ئاشکراوێ بەڵام بەپێی ئەو زانیاریانەی کە هەمانە و پێشبینی ئەواکەین کە نمرە بەرز باشە. ئێستا هەندێک خوێندکار لەوانە لەگەڵ خێزانەکەیە وانەی بە تایبەتی باسی پۆلی 12تان کرد لەگەڵ وەرگرتنەوەی دەرەجەکەیان ڕخنەی هەبێ دوجار پیاداچوونەوەی خۆی هەبێ بۆ دەفتەرێک کە تاقیکردنەوەی تیان جامەوە چکە لەوانەیە پۆینتێک بۆ ئەو زۆر بێت لەوانەیە بەشێک لەسەر دەرەجەیەک نەتوانێت وەری بگرێت ئەگەر ئەم خوێندکارە ڕخنە بگرێ تا چەند لە ڕێگەی زانکۆکانەوە ئەم ڕخەیە چێتە بواری جێبەجێکردنەوە و بە داداچوونەکەن بۆی کە بزان ئایا ئەم ڕخنەی خوێندکارە بەجێیە یاخوو بەجێنی وەگوتم ئێمە طبعاً کە سکاڵا ئەەکەینەوە دەرگای سکاڵاکردنەوەکەینەوە بۆ تەواوی خوێندکارانەیەکەینەوە و تەواوی سکاڵاکانیان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە ڕەچاوە کرێ و ئەخوێنرێتەوە و وەڵامی درستی شەدرێتەوە بەڵام وەکو نمرە ئێمە دەسەڵاتی پێداچوونەوەمان نییە بە دەفتەرەکانی خوێندکارانی پۆلی 12 ئامادەی کە دەرچوونە چکەوە تایبەتە بە وەزارەتی پەروەردە ئەوەی ئێمە پێیوەستە بە وەزارەتی خوێندنی باڵاوە ئەوش ئەوەیە کە خوێندکار سکاڵای لەوە هەبێ بۆ نمونە هەمان نمرەی خۆی لە بەشێکی باشتر لە زانکۆیەکی باشتر وەرگیراوە بۆ من وەرنەگیراوم سێری ئەوە ئاکەین کە ئایا ئەم فۆرمەکەی بە هەمان بەشی پڕ کردوتەوە لە ڕیزبەندیە هەڵەی نەکردووە بۆ نمونە من و جەنابەت هەمان نمرەمان هەیە هەمان کریدتمان هەیە هەمان ڕیزبەندی فۆرممان پێشکەش کردووە ئەگەر جیاواز من و تۆ ناومان بێتەوە بێگومان مافەکەی بۆ گەڕێنینەوە بەڵام ئەگەر خۆی لە ڕیزبەندیە بۆ نمونە بەشێکی نزمتری نووسی بێ کە خۆت داوای بەشێکی نزمترت کردوێ ئێمە بە چ حەقێک بچین جیاوازێکی بۆ گەڕێن ئێمە سکاڵاکەی خۆمان کردەوە بەڵام بیکەین و نەیکەین ئەمە پرسیاریوانە بە هیچ شێوەیە وەڵامێکمان دەست ناکەین. من بەڵگەم هەیە مەسەنە ساڵی پار بە سەدان سکاڵا جێی خۆی گرتووە من باسی سکاڵای تایبەت بۆ وەزارەتی خوێندنی باڵاکەم کە بەشەکانیان جێگۆڕچی بەسەرا بکرێت و جێگۆڕچێ لە کۆلێژ و بەشەکانە بکرێت یا لە پەیمانگا و بەشەکانە گرێت بەڵام من پەیوەست نیم بە وەڵامدانەوەی سکاڵایە کە لە وەزارەتی پەروەردەکەی نمرەکەی گۆڕانکاری بەسەرا نایەت چکە ئێمە دەسەڵاتی گۆڕینی نمرەی خوێندکاری پۆلی 12 ئامادەییمان نییە. زۆر باشە دکتۆر کەمە قسە لەسەر خوێندنی ئۆنلاین بکەین دو ساڵە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە ڕەنگە خوێندنی ئۆنلاین بەردەست بوو بێ لەم ساڵیشا بە هەمان شێواز خوێندکارە توانێت بە ئۆنلاین وانەکانی وەرگێت یاخودنا ئەم ساڵ بە فەرمی وەگوتم لە وەزارەتی خوێندنی باڵاوە بڕیار لەسەر خوێندنی کامپاس دراوە لە نێو کامپاسی زانکۆکان بەڵام هەمیشە ئێمەوە گوتمان پلاتفۆرمەکانی خوێندنی ئەلکترۆنی وەکو گوگل کلاسڕوم و هاوشێوەکانی بەردەست ئەمێننەوە و هەوڵەدەین مامۆستاکان لە ڕێی ئەو پلاتفۆرمانەوە وانەکانی خۆیان دابەزێنن و وانەکانی خۆیان بخەنە بەردەستی خوێندکاران بەڵام هەرگیز نایکەین بە ئەڵتەرناتیڤ و بە جێگرەوەی خوێندنی کامپاس بەڵکو بە پەرەلێلی لەگە خوێندنی کامپەسە هاوکارە بێ بۆ خوێندکاران. زۆر باشە با باسێکیەوە بکەین لەگەڵ دەستپێکردنەوەی ئەم سیستەمی خوێندنی زانکۆکان پەیوەندی وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی تەندروستی ئەم ساڵ چ پلانێک هەیە بۆی کە زیاتر ئێمە نابێ بڵێن پشتگوێی خێنەم ڤایرۆسە ئەبێ هەرچەندێک بێ خۆمان بپارێزین و بەڕێزیش لە سەرەتای قسەکان تاوتت ئەبێ خوێندکار توانی بێتی ڤاکسینەکان لە خۆی بات تا چەنەوە پەیوەندیە ئێستا هەماهەنگی هەیە و بەردەوامی هەیە و خوێندکار و مامۆستاش
لەگە دکتۆرە بەڕێزەکانە بێ خۆیان بپارێزن. بەڵ خۆشببختانە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا هەم وەزیری جەنابی وەزیری خوێندنی باڵا و هەم وەزیری پەروەردە و وەزارەتی تەندروستیش لەو لیژنە باڵایەدان ئەمە وای کردووە کە هەمانگی تەواو هەبێ. خاڵشی تریش ئەوەیە کە بە سوپاسەوە ئێمە لە سنووری پارێزگای سێمانی فەرمانگەی تەندروستی سێمانی زۆر هاوکارمانە و تیمی تایبەت بە زانکۆکان سەردانی زانکۆکانمانی کردووە و پێکوتەی دژ بە ڤایرۆسی کۆڕونا بۆ خوێندکاران و بۆ مامۆستایان و فەرمانبەرانیش بەردەستە. ئێمە داوامان لە خوێندکارانمان کردووە و لێرەشەوە جاریشکە تکایان لێ ئەەکەین بە تایبەتی ئەو خوێندکارانی کە لە بەشە ناوخۆیەکان دانیشتەجێن لە شانزەی دا خوێندن بۆ قۆناغەکانی 2، 3 و 4 دەست پێ ئەکا تکایە لە ماوەی 15 ڕۆژدا خۆیان بکوتن یا خود بڵین ڤایرۆسی دژە کۆڕۆنا وەربگرن چکە بە پێچەوانەوە ئێمە ناچارە بین بۆ پاراستنی ژیانی خۆیان و تەواوی خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەران ئێمە لە ماوەی 15 ڕۆژ زیاتر مۆڵەتی زیاتریان نەدەینێت چکە بەڕاستی کۆڕۆنا ینی کوردوتنی گاڵتە نازانێ و ژیانی مرۆڤ لای ئێمە زۆر گرنگە و نابێ بەڕاستی ئەم کارە پشتگوێ بخەین. بۆیە ئێمە 15 ڕۆژ مۆڵەتمان داوە بە خوێندکاران کە پێویستە بەڕاستی ڤایرۆسی دژە کۆڕۆنا وەربگرن اینجا ڕوو لە بەشە ناوخۆیەکان و تەواوی زانکۆ بکەن. زۆر باشە دەست خۆش بە دکتۆر سوپاس بۆ تاوی زانیاریەکانم باندومان کردی. سوپاس بۆ بەڕێزی سوپاس بۆ